بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامی ئەمڕۆدا باز لە چۆنێتی خەرزکردنی 20 ملیارد دینارەکەی پایتەختی ڕۆشنبیری دەکەین کە لە ئێستادا پەرلەمانی کوردستان لیژنەیەکی ڕاستپالۆ کە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنیە بۆی کە لێکۆڵینەوە بکات کە ئەو 20 ملیارد دینارەی پایتەختی ڕۆشنبیری چۆن خەرزکراوە ئایا بەهادەردانی تێداکراوە و بە شێوەیەکی گشتی قسە لەسەرەوە دەکەیە لە چالاکی هەونێری ڕۆشنبیریەکان لە کوردستاندا گەندەڵی و بەهادەردانی زۆر کراوە. بەوە قسەکردنە سەرم پرسە میوانداری بەڕێز مەمبوراخانێ ئەندامی پەرلەمانی کوردستان لە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنیمان کردووە. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان بە دوواداچوون بۆ چۆنیەتی خەرجکردنی 20 ملیارد دینارەکەی پایتەختی ڕۆشنبیری و دەرخانکردنی 750 ملیارد دینار بۆ حوتەمین فیستیڤاڵی فیلم لە دۆک دەکات. لە ساڵی 2012 بە بڕیاری پەرلەمانی کوردستان شاری سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان دیاری کرا. لە بودجەی ساڵی 2013ش بڕی 20 ملیارد دینار بۆ ژێرخانی ڕۆشنبیری و کللتوری شارەکە تەرخان کرا. دوای 7 ساڵ لە دابینکردنی بودجەکە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای سلێمانی باز لە گەندەڵی و بەهادەردان لە خەرجکردنی پارەکە دەکەن. بۆ مەبەستاش پەرلەمانی کوردستان لیژنەی ڕۆشنبیری ڕاستپاردووە و لێکۆڵینەوە لا چۆنێتی خەرجکردنی 20 ملیارد دینارەکەی سلێمانی بکات. ڕۆژی یەکشەممە لیژنەکەی پەرلەمانی کوردستان سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی کرد و دوای بە دوواداچوونەکەشیان لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایانگەیاند بە وردی لێکۆڵینەوە لە چۆنێتی خەرجکردنی 20 ملیارد دینارەکە دەکەن و دواتر ڕایگشتی لە ئەنجامەکان ئاگادار دەکەنەوە. بە پێی زانیاریەکان ئەو 20 ملیارد دیناری بۆ سلێمانی تەرخان کراوە. دەبوایە تەواوی پارەکە بۆ ژێرخانی ڕۆشنبیری تەرخان کرابە، بەڵام بەشێکی پارەکە بۆ چالاکی ڕۆشنبیری و هونەری خەرج کراوە. لای خۆشیەوە بابەکردڕێی بەڕێوبەری ڕۆشنبیری و هونەری سلێمانی لە چەندین لێدوانی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوە کردووە لەماوەی دەستبەکاربوونیدا لە مانگی 5 ساڵی 2015ەوە لە کۆی 20 ملیارەکە تەنیا 1 ملیار و 600 ملیۆن دینار لە سەردەمی ئەودا خەرج کراوە. لەو ماوەیەشدا نزیکەی 1000 چالاکی ڕۆشنبیری و هونەری ئەنجام دراوە. لە ئالایەکی ترەوە نووسراوێکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم لەبارەی تەرخانکردنی 750 ملیارد دینار بۆ حوتەمین فیستیڤاڵی فیلم لە دۆ کاردانەوەی زۆری بە دوای خۆی دایەنا و بە پێی زانیاریەکانیش لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان بە دوای تەرخانکردنی پارەکە، بەڵام دواتر هەمان وەزارەت لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژە بەوە دەکات ڕەزامەندی وەرگیراوە بەڵام پارەکە خەرج نەکراوە. لە هەرێمی کوردستان گەندەڵی و بەهادەردان زۆربەی سێکتەرەکانی گرتووەتەوە. چالاکی هونەری و ڕۆشنبیریەکانیش لەو بەهادەردانە بەدەر نەبوون و لەو چالاکیانەدا گەندەڵی زۆر کراوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکمان بەخێر بە سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین پەرلەمانی کوردستان لیژنەیەکی پێکەناوە بۆ مەسی لێکۆڵینەوە لە خەرجکردنی 20 ملیارد دینارەکەی پایتەختی ڕۆشنبیری لەکێوە خەریکیان پرۆژێن و وردەکاری خەرجکردنی ئەو بڕەپارەیە لە ژێر دەستیەوەدا هەیە؟ بەڵێ تاوان سوپاس بۆ جەنابت و بۆ کەناڵەکەشتان. دەرفەتێکی باشە بۆی من بتوانم قسە لەسەر مەسەلەی ئەو پرسانەکەم ئەو ئەرکانەکەم کە لە ئەستۆی پەرلەمانی کوردستان هەیە و بە تایبەتی لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی وەرزش و لاوان کە من ئەندامم لە ناو لیژنەیە وە بە دیاری کراویش مەسەلەی پرسی لە ئێستادا پرسی چییە؟ پرسی پایتەختی ڕۆشنبیری ئەو 20 ملیارد دینارەی بۆ پایتەختی ڕۆشنبیری. حەزەکەم سەرەتا ئاماژە بۆ بکەم کاتێک ئێمە قسە لەسەر مەسەلەی پایتەختی ڕۆشنبیری ئەم پرسە دەکەین ناکرێ مەسەلەی دهۆک و
هەولێریش فەرامۆش بکەین لەسەرەوەی لە بواری ژێرخانی کولتوریا چی بۆ ئەوێ سرف کراوە لە ماوەی خولی لە ماوەی کابینی ڕابردووی حکوومەتی یاریمی کوردستاندا یا لەو قۆناغەیە کە بە بڕیاری پەرلەمانی کوردستان لە 2012 بڕیارە درێ سلێمانیە کرێتە پایتەختی ڕۆشنبیری و لە 2013 بڕیارە درێ لە هەموو ساڵێ لە ناو بودجەیە کە بودجە پەسەند دەکرێت بڕێ پارە تەرخان کرێت کە 20 میلیارد دینارە بۆ پایتەختی ڕۆشنبیری بۆ ژێرخانی کولتوری. یعنی دەبووە هەموو ساڵێک 20 میلیارد دینار لە 2013 ئەوەی کە من من حەزەکەم هاو نیشتیمانیانی هەرێمی کوردستان ئاگادار بکەمەوە و دڵنیان بکەمەوە لەسەرەوەی ئەرچێک کە من کاری بۆ دەکەم و بە پشتیوانی و بە هەوڵێک بە جۆرێک لە لۆبی دروستکەین لە ناو لیژنەی ڕۆشنبیریە و دواتر لە ناو پەرلەمانی کوردستاندا لەسەرەوەی لە 2013 کاتێک 20 میلیارد دینار ئەخرێتە سەر ژمارەی بانکی وەزارەتی ڕۆشنبیری بۆ ژێرخانی کولتوری پایتەختی ڕۆشنبیری لە 2014 2015 16 17 ئەم ساڵ 19 6 ساڵە ئەم پارەیە نەخراوەتە سەرەوە هەر پاسایەک بێ کە بودجە پەسەند نەکراوە بەڵام ئەمە ئیستحقاقێکی پایتەختی ڕۆشنبیریە ئەبێ بگەڕێتەوە بۆ پایتەختی ڕۆشنبیری واتە ئەگەر ڕێگە بێ واتە 120 میلیارد دینار ئەبێ بگەڕێتەوە بۆ پایتەختی ڕۆشنبیری بۆ ژێرخانی کولتوری. ژێرخانی کولتوریش مەسەلە دروستکردنی هۆڵی شانۆیە، هۆڵی ئۆرکسترایە، هۆڵی سینەمایە و ستۆدیۆی زەبەلاح و گەورەیە کە لە بەپێی کوالیتیەکانی وڵاتانی خۆرئاوا دروست کرێ و هەموو ئەو مەسەلانەیە کە پەیوەندیان بە ژێرخانی کولتوریەوە هەیە ئەبێ لە سلێمانیا ئەمانە دروست کرێ. گەڕاندنەوەی 120 میلیارد دینار بگەڕێتەوە بۆ پایتەختی ڕۆشنبیری پێم وایە لە چەند ساڵی داهاتوودا سلێمانی لە ڕووی ژێرخانی کولتوریەوە وەرچەرخانێکی بی ئەندازە بەخۆوە بینێ وەمە ئەرک و بەرپرسیارەتێکی پیشەیی و ئەخلاقی خۆتان وەکو پەرلەمانش کە بەڕێزت دەڵی لە 2013ەوە دەبوو هەر ساڵانە 20 میلیارد دینار بۆ سلێمانی تەرخان کرابەوە ئێستا 120 میلیارەکە دەبوو تەرخان کرابایە یان دەتوانن ئەم بڕەپارەیە بگێڕنەوە. ئەمە ئێمە خۆشبەختانە ئێمە لیژنەی لێکۆڵینەوە دواتر ئێمە سەرمەسە وردەکاری و کاری لیژنەی لێکۆڵینەوەی ئێمە ئەو لیژنەی لێکۆڵینەوەی دوێنێکە کە کۆبووینەوە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و سلێمانی و دوای ئەوە ئێمە سەردانی کارگەی جگەرەی جارە پێشومان کرد کە بڕیارە زیاد لە 25 دۆنم زەویە لە ناوجەرگی سلێمانیە بکرێتە شارێکی کولتوری و سەردانی شانۆی ڕۆمانیمان کرد و پرۆژانە کە لە ناو چوارچێوی پایتەختی ڕۆشنبیریە پارەیان بۆ سرف کراوە یان بۆیان تەرخان کراوە و ئێمە ئەوەی کە ئەرشی ئێمەیە لەسەر ئەوەی کە و دواتر ئێمە پارێزگاری سلێمانیمان بینی لەگەڵی دانیشتین و جۆرە لە لێ تێگەیشتنەیە لە نێوان لیژنەی ڕۆشنبیری لە پەرلەمانی کوردستان لەگەڵ پارێزگاری سلێمانی و لە سبەی نێشکەچینەوە گەڕینەوە بۆ هەولێر کوبنەوەی پەرلەمان هەیە لە دووسێ ڕۆژی داهاتوودا وەزیری ڕۆشنبیری ئەبینین لەگەڵی شاقسە لەسەرەوەکەی چۆن بتوانین ئەم دەنگانە یەک بخەین بۆ ئەوەی یەکێ لە ئەرکەکانمان ئەوەیە کە ئەم 120 میلیارد دینارە چۆن بگەڕێنینەوە بۆ پایتەختی ڕۆشنبیری کە بە بڕیاری پەرلەمانی کوردستان ئەو کاتە ئێمەی لیژنەی ڕۆشنبیری خۆشبەختانە جۆرێک لە کۆدەنگی هەن لە ناو لیژنەکەیە هەم بە لە ڕێی لیژنەکەمانەوە جۆرێک لە لۆبی دروستەکەین لە ناو فراکسیۆنە جیاجەکانی پەرلەمانی کوردستانە بۆ ئەوەی ئەم بڕەپارەیە بگەڕێتەوە و لە ژێر چاودێری دارایی یابێت و لە ژیان لە ژێر چاودێری پەرلەمانی کوردستان نابێ بۆی بە فعلی بۆ ژێرخانی کولتوری سەر بەس ئەو 20 میلیارەکە کە لە 2013 تەرخان کراوەتە ئێستا هەمووی خەرج کراوە یاخود لە ژێر چاودێری پەرلەمان و دیوانی چاودێری و دەستی دەسپاکی بۆ 20 میلیارەتە ئێستا چەندی لێ خەرج کراوە سەبارەت بەو 20 میلیارد دینارە بەداخەوە یەکێ لە خەوشەکانی سەرفکردنی 20 میلیارد دینار دەبوو لە ساڵی یەکەمە ئەم 20 میلیارد دینارە خرج بکرایە بۆچی بۆ ژێرخانی کولتوری تا ئەم ساتەوەختە کە ئێمە قسەکەین پارەی ماوە سرف نەکراوە چەند لەو 20 میلیارە لە حدودی نزیکەی 15 میلیاری سرف کراوە لە نێوان 14.5 بۆ 15 میلیارد دیناری 5 میلیاری ماوە زیاد لە 5 میلیارد دینار ماوە و 4 میلیارد دیناری خراوەتە سەر حسابی ژێرخانی کارگەی جگەرە بۆی شارێکی کولتوری هێشتا سرف نەکراوە نزیکەی 5 میلیارد دیناری بۆ شانۆی ڕۆمانی سرف کراوە و ئێمە لە تەفاسیل ئێمانەیە دواتر لێکۆڵینەوە لەسەر وردەکاری ئەم خەرجیانەیەکەین ئەوەی کە مەسەلەیەکە پەیوەندی بە ژێرخانی کولتوریەوەیە ئەم بڕەپارەیە لە پەرلەمانی کوردستان کە لە 2013 بڕیارەکە دەرچووە بێ بۆ ژێرخانی کولتوری بێ ژێرخانی کولتوری بوونی هۆڵە بوونی
هەموو ئەو شتانەیە لە ڕێی ستۆدیۆ دروستەکەی هۆڵی شانۆ دروستەکەی هۆڵی سینەما دروستەکەی هەموو مستەلزەماتی ستۆدیۆ لە بواری هوەری و کولتوری و ڕۆشنبیری ئەمانە دروستەکەی بۆ ئەوەی بتوانین ئێم ژێرخانە ببێتە داینەمۆیەک پاڵنەرێکی باش بۆ سەرخانی ڕۆشنبیریمان کە چالاکیە ڕۆشنبیری و هوەرەکان ئەگرێتەوە. واتە ئەمە لە ژێرخان پەرەی پێدەین بۆی پاڵنەر بێ یارمەتی دەبێ بۆ سەرخانی ڕۆشنبیری. هەڵبەتە لە وڵاتە بەشێکی وڵاتەکانی جیانە و لە وڵاتە عەرەبیەکانی شایە لە وڵاتی مەغریب مەراکیشیش مەسەلەیە بۆ ژێرخانی کولتوری بودجێ بۆ تەرخانی بێ. ئەم مەسەلەی ژێرخانی کولتوریە لە 2013 پەرلەمانی کوردستان بڕیارێکی لەم شێوەیە دەرکردووە. پەرلەمانی کوردستان کە بڕیاریاوە ئەمە جێبەجێکرێ دەسەڵاتی ڕاپەڕاندن ئەبێ ملکەچی دەسەڵاتی یاسادانان بێ کە یاسادانان بەرزترین دەسەڵاتە لە هەرێمی کوردستاندا. ئەم بڕیارە دەرچووە و دواتر لە ژێرخانی کولتوریە و دواتر لە کوای ئەم بڕیارە کاتی خۆی بە بڕیاری ژمارە 2/6/11 لە 20/6/2013 بە ئیمزای کاوە مەحموود شاکر وەزیری ڕۆشنبیری ولاوان ئاماژە بە کراوە ئەم پارەیە 20 میلیارد دینارە بە دەسەڵاتی وەزیری ڕۆشنبیری لاوان تەنیا بۆ ژێرخانی ڕۆشنبیری خەرج دەکرێت. وەزیریش جەختی کردوتەوە لەسەرەوە مەسەلێ بەڵام دواتر لە دوای وەزیری کابینەی پێشووی ڕۆشنبیری و ئێستاش بەرپرسیارە ئەم مەسەلەیە بەشێکی ئەم پارەیان ڕێژەیەکیان بۆ ژێرخانی کولتوری سرف نەکردووە بۆ سەرخان سەرفیان کردو بۆ چالاکیەکان لە کاتێکە کە ئەم بڕیارە دەرچووە پارە هەبووە بۆ سەرخانی ڕۆشنبیری پارە هەبوو بۆ چالاکیەکان بۆ کورتە فیلم بۆ شانۆیی لە حکوومەت پارە بۆ جگەر بۆ هەموو دەرەوەی ئەو بڕە پارێک بۆ پایتەختی ڕۆشنبیریدان درراوە. بەڵێ پێش ئەمە بەڵێ ئەمە تەنیا بۆ ژێرخان سرف کراوە بڕیاری لێدراوە واتە بۆ سەرخان بودجێ هەبووە لە 2013 پارەیە سرف کراوە چالاکیە بووە. ئێمە لە چواردەیە کاتێ تووشی قەیرانە بە هەرێمی کوردستان ئیترم ئەم پشتیوانە نامێنێ ئەمەش پاساو نیەت کە وڵی ئیتر دامی چالاکی هونەری نامێنێ کەواتە با لەم پارەی ژێرخانە با لەم ژێری ڕێگەم چوارچەوەی مەسەلەی کولتوری ژێرخانی کولتوری چالاکی هوەری ڕۆشنبیری نەخێر ناچێت ژێرخانی کولتوری چالاکیەکان ناچنەوە ناو چوارچێوەیەوە مەسەلەی ژێرخان و سەرخان شتێک نییە من ئێستا دامێنا بێ مارکز لە زیاد لە 150 ساڵەمەوە بەر مەسەلەی سەرخان و ژێرخانی ئابووری جیا کردوێتەوە ئەم مەفاهیمانە گوێزرێتەوە بۆ کایە جیاجیەکان ژێرخان چییە سەرخان چییە. ئەم مەسەلەیەوەی پەیوەنددارە بە مەسەلەی ژێرخانی کولتوری هەڵبەتە وەزیری ڕۆشنبیری کاتێک کە بڕیاریەوە ئەمەوێ ڕوونکردنەوەیەک بدەم پاساوی ئەوەی کە ئێمە لە بەروی لە هەرێمی کوردستاندا قەیرانی دارایی هەیە و پارە بۆ چالاکی سرف ناکرێت کەواتە بێ لە پارەی ژێرخان سەرفیکەین دەبوو لە حاڵەتێکی لەم جۆرەیە ئەم مەسەلە یاداشتێ بەرزکرایەتەوە لە سلێمانیەوە بۆ وەزارەت بیدایە بە حکوومەت بیدایە بە پەرلەمان ئایا لە دۆخێکی لەم جۆرە ئەم بڕەپارەیە مەجالی تایە بۆ سەرخان سرفکرێت ئەو کاتە یعنی کەواتە نەوەک بە ئارەزووی وەزیرێک یا بەڕێوەبەری گشتێ پارەیە سرفکرێ ئەمە ئێمەشتا لە لێکۆڵی نماین بۆیە لە ئێستا ناتوانانی پەنجەی تۆمەت بۆ کەس درێژکەین کە بڵین گەندەڵی هەیە یا چ شتێک هەیە یا خراپبەکارێنان هەیە دواتر دوای ئەنجامی لێکۆڵینەوەکان ئێمە وەکو لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی وەرزش و لاوانە پەرلەمان ئێمە لە پەرلەمانەوە ڕاست پێرداوی من و چوار هاوڕێتری پەرلەمانتارم لە فراکسیۆنە جیاجیەکان بەم ئەرکە هەستاوین ئەم ئەرکە لێکۆڵینەوە ئەکەین سبەینێ لە دوایەوەی کە لە پەرلەمانی دیسان لیژنەکەمان کۆبوونەوەی دەکەین ئەم لیژنەی لێکۆڵینەوەیە لە بەرچاومان ڕۆشنتر بێ و سەردانی هەندێک شوێنمان کردەوە پەیوەندی بە پایتەختی ڕۆشنبیریەوەیە لەگەڵ پارێزگاری سلێمانیا کۆبووینەتەوە لە هەولێر لەگەڵ وەزیری ڕۆشنبیری کۆبینەوە پێویستی کرد لە دوای ئەوەی من راپۆرتێک بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەرزەکەینەوە ئەگەر زانیمان داوای کۆمەڵی داتامان کردووە لە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانی کۆمەڵێک خەرجی تایە بۆ نمونە لێرەیە یەکێ لە خەرجەکان بۆ چاپکردنی کتێبێک 8 ملیۆن و 500 هزار سرف کراوە ساڵی چەند بڵین ئەم چاپکردن 8 ملیۆن و 500 هزار سرف کراوە لە 6/11/2016 مەسەلەن بۆ نمونە طبعا ئەمە لیستێکە پەیوەندی بەس بە مەسەلەی چاپکردنەوە هەیە لە بەردەستیم نایە ئەمە بۆ مەسەلەی بۆ ڕێکخراوەکان بۆ لایەنەکان بۆ نمونە 4 ملیۆن و 350 بۆ ڕێکخراوی سرفکراوە بۆی بزانین ئایا وردەکاریە مەسەلەیە چۆنە پارێکە سرف بۆ شانۆگەری وا هەیە 200 هزار دیناری بۆ سرفکراوە شانۆگەری هەیە 30 ملیۆن دیناری بۆ سرفکراوە شانۆگەری کە 20 ملیۆن دیناری بۆ سرفکراوە ئەبێ ئێمە لەمە تێبکەین یان کورتە فیلم هەیە 9 ملیۆن دیناری بۆ سرفکراوە کورتە فیلمیش 2 ملیۆن دیناری بۆ سرفکراوە یا ملیۆن و نیەک ئەبێ ئێمە تێبگەین لەسەرەمەی ئەم جیاوازی سرفکردن لەسەر چ بنەمایەک بووە ئەمە جانی کەواتە ئەجێدای کۆبوون لێکۆڵینەوەکانی ئێمە مەسەن ئەمە بۆ دروستکردنی کاری شێوەکاریە پەیکەرە کە کراوە چالاکیە ئەمە بۆ مەسەلەی دۆکیمنتەری فیلمەکانە کە کراوە ئەمە بۆ مەسەلەی شانۆیە
کە هیم کراوە ئەوە تا تەماشاکە شانۆگەریەک بۆ نمونە 8 میلیۆنی بۆ سەرفکراوە شانۆگەرێک بێەوەی ناوەکەی ئاماژی پێ بکرێ 30 میلیۆن دیناری بۆ سەرفکراوە مەداوامان کردوە ئەم شانۆگەری چیە کە 30 میلیۆنی بۆ سەرفکرێ ئایا دواتر بیتاقەی بلیت ئەم شانۆگەری خۆڕایی بۆ یا بە پارەش بووە و ئەبی ئەم مردەکاریانە لە کاتێکدا کۆیە مەسەلانە بێ بۆ ژێرخان بێ يعني ئەگەر دینارێک لەم پارەی 20 میلیارە بۆ سەرخان سەرفکراوێ خراپەکاریانە طبعا ئەم خراپەکاریانە ئەبێم پارەیە بۆ طبعا بەشتێکی ئەم پارەیە بە پێی و بڕیاری کاوە محمود شاکر وەزیری پێشووتری ڕۆشنبیری کە لە سەرەتای ئاماژم پێکرد ئەڵێ بە ئیمزای وەزیری ڕۆشنبیری سەرفەکرێت تەنیا بۆ ژێرخانە وەکو چۆن لە بڕیاری پەرلەمانە بەڵام دواتر وەزیری دوای ئەو بۆ سەرخانیش سەرفی کردووە بەڕێوەبەری تی گشتی سلێمانیش دیسانەوە بۆ سەرخانیش سەرفی کردووە کێشەکە لەوە نیە ئایا پارەیە ملیارێک دیناریە بۆ سەرخان سەرفکراوە یان 2 میلیارد دیناری سەرفکراوە واتە 100 سەرفکراوە 150 بۆ سەرخان سەرفکراوە ئەم پارەیە ناوی پارەی ژێرخانە ئەمەینە مەسەلەن بۆ نمونە بۆ گروپەکانی میوزیک مەسەن گروپی وایە 400 دینار بۆ چالاکیەک بۆی سەرفکراوە 400,000 بەڵێ 400,000 دیناری بۆ سەرفکراوە گروپی کە 2 میلیۆن دیناری بۆ سەرفکراوە بێت تێبگەین یعنی کەوات یا مەسەن گروپەیە 12 میلیۆن دیناری بۆ تۆمارکردنی گۆرانی بۆ سەرفکراوە 12 میلیۆنی بەڵێ ئەمانە کۆمەڵەیەک داتای وردن کە لە بەردەستی منایە و بەس دەبێت لە کۆڵنەوە لە کێ بکرێت چونکە ئێستا من گوێم لە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری ئێستا سلێمانی بوو کە وتی لە ماوەی کارکردنی ئەودا لە مانگی 5 2015ەوە 1 ملیار و 600 میلیۆن دینار سەرف کرا و دەڵێ نزیکەی 1000 چالاکیم پێ کردووە یان دەبێت لە هەمویان لێکۆڵنەوە بکرێت پێشتری طبعا ئەم مەسەلەیە وەکو وەزیر لە سەردەمی بەڕێز کاوە مححمودا بووە 2013 و لە سەردەمی بەڕێز وەزیری پێشووی ڕۆشنبیریە کاک خالید دۆستکێ و ئێستا کەشە شتان پارەیە ماوەتەوە لە سەردەمی بەڕێز محەممەی حەمەسەعیدەکە وەزیری ڕۆشنبیری و لاوانە واتەم پارێش تەماوەتەوە ینی ئێشتا پارەکە ماوەتەوە 3 وەزیری تێپەڕانوە کەواتە مەسلەیەمە لێکۆڵینەوەکەین هەمە گەڕێنەوە بۆ خۆناغی 2013 مەلەفەکان کە لە بەردەستمانە 2013 ئەو پارانی کە بە ئیمزای وەزیری ڕۆشنبیری پێشووتر و پێشوو سەرفکراوە و بە ئیمزای بەڕێوەبەری گشتی پێشووتر سەرفکراوی سلێمانی و ئیمزای بەڕێوەبەری ئێستای ڕۆشنبیری گشتی ئێستای ڕۆشنبیری سەرفکراوە ئێمە ینی کارکتەرێکی دیاریکرا و مستهدف نییە لەم لێکۆڵینەوەیە مەبەستەوە نییە کە فلان کارکتەر لێدانبوو نیەتیش ناکەین ئێمە قسەم لەسەرەوەکەین پارەیەکەیە پەرلەمان بڕیاریە و ئەرچێکی پەرلەمانتاریە کە بێ بیکەی بە دوواداچوونی بۆ بکەین پارەیە ئێمە بزانین لەم پارە بەپێی بڕیارەکە مامەڵی لەگەڵ کراوە یاننا ئەمە خاڵێکی تر ئێمە گەڕینەوە بۆ مەسلەیە بۆچی ئەم سەرفنەکردنی پارە بۆتە سەر ئەوەی کە 120 میلیارد دینار بۆ پایتەختی ڕۆشنبیری نێتە سەر ژمارە حسابیەکەی ئێستا من دوێنێکە بە پارێزگاری سلێمانی بود ئێمە لە دۆخێکی وایە دواتر لە لیژنەی ڕۆشنبیری ڕەنگە لە کاتی خۆی داوات لێ بکەین کە ئێوە بۆی بێتە سەر پایتەختی ڕۆشنبیری جەنابەت وەکو پارێزگاری سلێمانی بۆی نووسرا و بەرزکەیتەوە پارەیە بێتین و ئێمە ژۆکو لیژنە پشتیوانی دەکەین ئامادەی دەربڕی وەویش خۆشحاڵی دەربڕی بۆی بتوانین ئەم 120 میلیارد دینارە بێنینەوە بۆ پایتەختی ڕۆشنبیری بۆ خزمەتی ژێرخانی کولتوری باشە بەس بەو 20 میلیارە کەوتت 15 میلیاری لێ خەرج کراوە نزیکەی 15 میلیارد خۆی ئەمە تەماشاکە من کاک حەکیم پێ بڵێم بۆی بینەرای نەبێ دوایەوە نەبێ بە شتێک بڵێن نزیکەی 15 میلیارد نزیکەی 14 میلیارد بۆ 15 میلیارد جیاوازەکە میلیارێکە لەبەروی داتاکان کۆ نەکراوەتەوە ورد بینە و ئێمە لە داهاتوی نزیکە ژمارەی دقیق تینێ مەسەن بۆ نمونە لەم 14 میلیارد و 750,400 دینار بۆ دوور دەکەمەوە بەس لەبەر ئەوەی لێ ئێستاە تەخمینەکەی ئەوان کە بیانە بە ئێمە دوێنەکە لە لیژنەی لەگۆڵە بوون لە نزیکەی 14 میلیارد و نیو بۆ نزیکەی 15 میلیارد هێشتا وردەکاریەکە بڵێ نزیکەی 15 میلیارە چ پرۆژێکی گرنگ بۆ ژێرخانی سلێمانی بۆ نمونە کولتوری و ڕۆشنبیری سلێمانی ئەوەی کە پرۆژەیەکی گرنگی استراتیجی و ژێرخانی کولتوریە دروست کراوە شانۆی ڕۆمانیا بەڵام شانۆی ڕۆمانی لە هەواری شار شانۆی ڕۆمانیشمان بینی زۆر کەم و کوڕیتایە تەنانەت شانۆی ڕۆمانی تەنانەت بەڕێوەبەرەکەی بەس خۆیەتی یەک کارگوزاری نییە یەک فەرمانبەری نییە شانۆیەکی ڕۆمانیە دەرگای ئاوەڵایە و شانۆیەکەینە و لە ڕووی سکوریتی و باش نییە مەسەلەیە و لە ڕووی ونەریەوە ئەمە شوێنێکە سیمایەکی جوانی پارێزگای سلێمانیە ئەبی ئێمە گەڕینەوە داواکەین لە وەزیری ڕۆشنبیری ستاڤۆم شانۆی ڕۆمانیە تەرتیبکرێ و چۆن بتوانین ئەم شانۆی ڕۆمانی شورای هەبێ و ڕێک و پێکتر بکرێ و گونجاوتر بێ بۆی کە مەسەلەن شوێنان کە خەڵک گەشتیان لە وڵاتان و نوخبەی ڕۆشنبیران و هونەرمەندانی وڵاتانی دەرەوە سەردانەکە بیبین ڕووی ئەومانە دێ بیبن بۆ شانی ڕۆمانی بۆ نمونە شانۆی ڕۆمانی کە وەکو پیان وتین دوێنە نزیکەی 5 میلیارد دینار تەرخان کراوە بۆ ئەم شانۆیە هێشتا کەم و کوڕی هەیە پێ دوای پرەپارەکە زۆرەوەی کە خەرج کراوە
جارێک زووە من بڵێم زۆرە یاکەمە باش. لەبەرو ئێمە لە نەتیجەی لێکۆڵینەوەی تێگەین ئایا فلان بە چ کوالیتیەک چی دروست کراوە ئەم بینایە ئەمە درەجانم پلانە بەچی دروست کراوە و خزمەت گوزاریەکانی چین و چۆن بووە ئەو کاتە دوایە باش بەس ئێستا بە کۆی گشتی ئێستاەوە ناتوان بڵێن گەندەڵی تێدا کراوە با دەردان نەبووە لەو 20 میلیارد لە سەرەتا ئەمە تێگەین دەبوو بۆ ژێرخانی کولتوری بواە بۆ سەرخان بەکارێن ئەمە خرا بەکارێنان گەندەڵیشیان با دەردان ئەمە جارێک خرا بەکارێنانە گەندەڵی لەسەر ئەوەیە کە دزیجیاوازی چیە لە نێوان خرا بەکارێن ئانا خرا بەکارێنانە لە بوارێک بۆ لە بوار گەندەڵی مەفهومێکی کەیە گەندەڵی کە تۆ بە ئەنقەس پارەیەک بکەی بۆ بیخەیتە بەرژەوەندی کەسیەوە ئەمە ئەم پارەی خراپ بەکارێنراوە بۆ کارین بەپێی بنەماکانی ژێرخانی کولتوری سرف نەکراوە کە بڕیارە ئەمە بۆ چالاکی ونەری نابێت کە بڵێ ملیارێک و ئەوەندەی یا 2 ملیارەوە راپۆرتەکەتان بۆ ڕای گشتی ڕادەگەن حەزەکەم پێش ئەوە بێ طبعا هەوڵەکان ئێمە وەکو لیژنەی ڕۆشنبیری من بە بەڕێستان بڵێم طبعا من لە حەڤەی 2019 هەفتەی سێ منە کاتی کە بانگەشەی هەڵبژاردن کرا نووسەران و ڕۆشنبیران مەبینی بەعقوی خۆم پێشتر فەرمانبەرێ بوون لە وەزارەتی ڕۆشنبیری بەرەوەی ببە ئەندامی پەرلەمان ئاگام لە وردەکاری بەشێکی ئەم کەیسانە هەیە و لەو کاتانەیە وت کە بێ بە دوواداچووکێ و کاتی خۆشی قسم لەسەرم پرسە زۆرە کرد بەڵام ئەم مەسەلەیە لە حەڤەی سێ من داوایەکم بەرز کردەوە داوا نەک بەرزم کردەوە داوایەکم ئاڕاستەی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی کرد مەلەفەکانم برێتێ بەشێکی زۆری دۆسیەکانی قسە بەردەستم و دواتر من لەگەڵ لیژنەکەیە دانیشتین لەگەڵ لیژنەی ڕۆشنبیری دوو کۆبوونەوەمان کرد حەزەکەم بۆ ڕای گشتی ڕوونکەینەوە لە 25/6 2019 واتە نزیکی 3 مانگ لەمەوبەر لیژنەی ڕۆشنبیری داوامان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ ئەوەی لیژنەیەک پێک بێ لەم پێچکەسە ناوەکانمان ڕیز کردەوە کە من یەکێکم لە ئەندامەکانی و سەرۆکی لیژنەی ڕۆشنبیریش لە ناو لیژنەکەیە لیژنەی لێکۆڵینەوەیە ئەمەمان پێکێنە و دوای ئەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەلایەن دەستی جێگری سەرۆکی پەرلەمانەوە نووسراوێک ئاڕاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کرا لە 4 بە 4 15 لە حوتی حوت لە ئەنجومەنی وەزیرانیش نووسراوێک ئاڕاستی وەزارەتی ڕۆشنبیری کراوە لە 20 حوت کاڵێ و لیژنەیە پێگەن لە پەرلەمان و پێگراوە هەموو دەسەڵاتیشان هەیە و دوایی ئێمە وەڵام درینەوە لە 4 هێشتا کاڵێ ئێوە توانی شەکاکە بە دوواداچوون و دوای ئەوە وەزارەتی ڕۆشنبیریش بەڕێوەبەراتی واتە هەموو ڕێوشوێنەکانی کەی ڕایگەێنێەوە بۆ خەڵکی ئەوە وردەکارەکە گەندەڵی کراوە نەکراوە ئەوەندەی ڕۆچوون لەسەر ئەوەی کە بتوانین باش دینارێک غەڵەت نەبێ وردەکاری زیاتربان دەستکەوێت لەسەر مەسلەیە ئەوەندە مەسلەی خێرایی گرنگ لێ لە مەسلەیە و هەوڵێن بە ماوەیەکی خێرایی لە ماوەیەکی پێوانەی گونجاویشدا نەتیجەمانە بێ ئەوەی کە مەسلەی پەیوەندی بە ئێمەوەیە وەکو لیژنەکە ئێمە ئەو لێکۆڵینەوەمان کردووە لە 2 هەفتەی داهاتوودا دیسانەوە سەردانی سلێمانیەکەین و لەگەڵ یان ناکۆبین و کۆمەڵێ داتا هەیە لە چەند ڕۆژی داهاتوایی دێنە دەست من بۆی من بیخەمە بەردەم لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی لە داشتی خۆماناگە ڕێگەم بێ ئەم کۆبوونەوەیەکە دانیشتین و دوایەوە تاوتویەکەین و سەردانیانەکەینەوە و چێکی هەندێک لە خەرجیەکانەکەین کە بۆمان دیاری کردو بادنێ پاڵپشەوە وەگەر تێبینیەکمانە بوو ئێمە لە راپۆرتەکەمانە وەکو لیژنە بە ئیمزای ئەندامانی لیژنەی لێکۆڵینەوە لە ڕێی لیژنەی ڕۆشنبیریەوە بۆ دەستی سەرۆکایەتی پەرلەمانی بەرزەکەینەوە ئەو کاتە ئەگەر پێویستی کرد داوا لە دەستی سەرۆکایەتیەکەین لیژنەی دەستپاچی لە پەرلەمانی کوردستان دەستی دەستپاچی هەرێم و چاودێری دارایی هەرێم باش وەزای دەنداوەکاری گشتی ئەم چوارلایەنە داواکەی کە ئاڕاستەیەمانە بکرێ بۆی وردەکاری بچنە ناو ڕۆچنە ناو وردەکاری ترێن پرسەوە بۆ ئەوەی ئەگەر خراپبەکارێنانێکە بێ ئەمانەی تر بڕیاری کۆتایی بدێ ئێمە لیژنەکە تەنیا ئەتوانین بەرچاوی ڕۆشنی بەس سەبارەت بەوەی کە نووسراوێکی تریش بڵاو بۆ حوتەمینی فیستیڤاڵی فیلم لە دهۆک کە بەناوی وەزارەتی ناخۆ کە 750 میلیارد دینار تەرخان کراوە بۆ بڵێن فیستیڤاڵە بەدوای سوتان بۆ کردەوە وردەکاریەکەی چۆنە یاخۆ خەڵک ڕەنگی لەم کاتە ناڕزایەتی زۆرە بوو لەسەرەوەی کە موچەوەکو پێویست نیە مەسەلەن فیستیڤاڵێک 750 میلیارد دیناری بۆ تەرخان بکرێت دەربارەی ئەو 750 میلیارد دیناری کە بۆ میلیۆن دیناری کە بۆ شاری دۆژی عزیز سرف کراوە ئەم پارەیە کە سرف کراوە بۆ فیستیڤاڵە 750 میلیۆن دینارە ئەم پارەیە کە سرف کراوە هەڵبەتە بە ئیمزای وەزیری ناوخۆ و دواتر وەزارەتی ناوخۆ ڕوونکردنەوەی چیانە کەوەی محافظی وەزارەتی پێشوو بووە بەستەنیا تەبلیغ کراوە ناگادار کراونەتەوە ئەم مەسەلەی ئێمە داواکەن وەکو لیژنەی ڕۆشنبیری ئەبێ هەموو چالاکیێکی کولتوری لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیری وەکرێ جاخۆ گەر هەر شوێنەکە چالاکی بکە کەواتە ضرورەتی نابێنێتەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری کەواتە با وەزارەتی ڕۆشنبیری داخین
ئەبێ یعنی ئەگەر وەزارەتی بۆ نمونە مافی وەزارەتی بۆ نمونە سامانە سروشتیەکان ئیشی وەزارەتی ڕۆشنبیری بکەو وەزارەتی ڕۆشنبیری ئیشی وەزارەتی ناوخۆ بکە وەزارەتی ناوخۆیشی وەزارەتی کشتتوگاڵکە ئەمە چەندی بەچەند و خودی وەزیرەکان نابێ ڕێگە بەمە بدەن و ئەبێ وەزیرەکانی خۆیان نابێ ڕێگە بن دەسوەردانە بدەن ئەم دەسوەردانن لە کاروباری دەبۆی مەفهوم قسەکەم لە شێوێن بێ ئەمە پەیوەندی بە چ شتێکۆی ئەبێ ئەمانە لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیریەوە کرا ئێمە پشتیوانی لەوەکەین چالاکی فستیڤال و ژێرخانی کولتوری لە هەرێمی کوردستانە کەشەی پێ بدرێ من نزیکەی 25 ساڵە بەس لە بواری کاری ڕۆژنامەنووسیا کارەکەم نزیکەی 30 ساڵە لە بواری هونەری و کولتوری و سەقافیا کارەکەم هەموو ئەم مەسەلانە و بە حکمی 54 کتێبم لە بواری ڕۆژنامەگەریایە خەمم هەیە لە بواری ڕۆژنامەگەری و نووسیناوە شەڕی من ئەوەیە لە ناو لیژنەی ڕۆشنبیریاک پەرە بە بواری چالاکی ڕۆشنبیری هونەری و کولتوری بدرێ لە هەرێمی کوردستاندا لە دوهۆک بدرێ لە خانەقین بدرێ لە کەلار بدرێ لە سلێمانی ئەم مەسەلە ئێمە بەرپرسیارەتیە بێ بیکەین و ئەمە خەمێکە کۆمەلگای پێشکەوتو کۆمەلگای کراوە بە چالاکی کولتوریەکانی ناسرێتەوە بە ژێرخانی کولتوریە ناسرێتەوە بۆیە ئێمە قسە لەسەرەوەکەین ئەبێ پارە بۆ مەسائلی کولتوری لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی لە هەموو قەزا و ناحیەکان سەرف کرێ بەڵام ئەگەر ڕێگەم پێی بەڵام ئەم مەسەلەی پەیوەندی بە چ شتێکەیە ئەمەی کە لە ڕێی وەزارەتی ناوخۆ بکرێن نابێ ئەم مەسەلەیە بێتان لەسەر پارە زۆرە نیە ئەگەر مەسەلەکە خۆی هەر پارەیەک سەرفەکرێ ئێمە بڕوامان بە تەقەشوفەیە کەمترین پارە باشترین کوالیتی چالاکی باشی پێ بکرێ بکەمترین پارە تەخشان و پەخشان نەکرێ ئەمە نقطەیەکە بڕوامان پێ بەڵام کاتێکە پارە سەرفەکرێ بێت چێکی ورد بکرێتەوە دینارێک بە خەسار نەچوو بێەوە کارێک بێت بە فعلی خزمەتی لایەنی کولتوری پارێزگایە یاریکە سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەت گوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ باڵزار جمەیتێک لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاکمان پێش ناوبڕەکە باسی دۆکت کرد هیچ پرۆنی بەنیازن بەرواچون بۆ چالاکی ڕۆشنبیریەکانی تری مەسەلەن دۆک و شارەکانی تریش بکەن یاخود بە شێوەیەکی گشتێتانەوێت لێ کۆڵنەوە بکەن لەو گەندەڵیانە و بەهدەردانی پارێک کە لە چالاکی هونێرەکان لە هەموو شارەکانی کوردستان کراوە بەڵێ
هەڵبەتە ئەوەی کە ئەرچی ئێمە و لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگەی مەدەنی وەرزش و لاوان ئێمە لیژنەکەمان بە دوواداچون بۆ پرسی ڕۆشنبیری و کولتوریەکە و بە دوواداچون بۆ پرسانەکە کە پەیوەندی بە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کە زیاد لە 2000 ڕێکخراو لە کوردستانە هەن وەزایدەن مەسەلەی پرسی وەرزش لە کوردستانە بە هەدەردانێکی زۆر هەیە لە بواری وەرزشی شالاریمی کوردستانە ئەگە پرسیارتە بوو ئێمە ئەوەی کە بواری ڕۆشنبیریە هەڵبەتە داواکەین من حەزەکەم پێتان بڵێم لە چەند ڕۆژی داهاتوایمە لەگەڵ وەزیری ڕۆشنبیری داشتین و من بە ڕسمی داوا لە وەزیری ڕۆشنبیری یەکەم کارێک بکات هەموو داتای 4 ساڵی ڕابردوومان بداتێ لەسەر بڕی ئەو پارانەی کە بۆ چالاکیە کانی بواری ژێرخان و سەرخانی کولتوری لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی سرف کراوە خۆ بەمی پەرلەمان بڕیاری لیا و 20 میلیارد دینار بۆ پایتەختی ڕۆشنبیری کە 7 ساڵە تەنیا و 20 میلیارد دینارە سرف کراوە ئەم 7 ساڵش 15 میلیارد هێشتانی سرف کراوە ئەمە با بزانی بەراوردێکین لە سلێمانیەوە نەکراوە کە پایتەختی ڕۆشنبیریە بزانین لە دوهۆک چەنە بووە لە هەولێر چەند بووە و جۆری کوالیتی چالاکیەکان چەند بووە فیستیڤاڵەکان چەند سرف کراوە بۆ ژێرخانی کولتوری چەند سرف کراوە بەردوواداچوونێکی وردەکەین بۆ هیچێکی دەکەینەوە ژێرخانی کولتوری لە هەرێمی کوردستان لە پارێزگاکانی هەرێمە پایەخی پێ بدەین و بە تایبەتیش لە سلێمانی بۆ سیفەتی کە سلێمانی پەرلەمانی کوردستان بڕیاریاوە کە پایتەختی ڕۆشنبیری بێت هەڵبەتە بێ حاڵەتێکی ئیستثناء جیاوازتر بۆ سلێمانی ڕەچاو بکرێ لەبەرەوەی پایتەختی ڕۆشنبیریە ئەمە پرسیەکە یعنی ئێمە بە دوواداچوونەکەین هێشتا زووە بڵێن لە فڵان پرس گەندەڵی کراوە بەس پێتاوانی بە شێوەیەکی گشتینی لەم بوارەکەن کە گەندەڵی هەیە لە مەسەلەی چالاکی وەنەری و ڕۆشنبیریش گەندەڵی کرابێ و بە هەدەرداندا کرابێت هەڵبەتەوەی لە ڕۆژنامەگەری کوردیا بڵاوە بێتەوە ئەوەی هەندێک کەس باسیەکە کە گەندەڵی کراوە بەشێ لە داتاکان کە ئەبینین بەشێ لە بەڵگەکان بڵاو کرێنەوە هەندێک بەڵگە لە بواری جیاجا گەندەڵی تیابینی بەڵام هێشتا زووە بەش بە حاڵی خۆم کە بڵێم لە بۆ نمونە لە 4 ساڵی ڕابردوودا گەندەڵی کرابێ ینی پێدوانێ کرابێ پێم وانە ئەوە من پێم وانە ڕێەکە ینی پێم وایە بەڵام بە پێم وایە نابێت ئەبێ داتات لابێ ئەبێ بەڵگەت لابێ ئێمە ئەچین بەڵگەکان وەرەگرین ئەچین داتاکان لە هەر شتێک بەڵگەی لە سەرەوی ناکری بڵێن گەندەڵی نەکراوە بێگومان کە تۆ بەڵگە دەبێت چۆنی سەرمێنی کە وایە ئەبێ بەڵگە وەرگری وابێ ئێمە پەرلەمانتارین داواکەین ئەبێ بخەنە بەردەستمان لە کاتێکدا کە ناشەفافێتە بوو نەخرای بەردەست بە کاتە تۆ بە شێوەیەکی لام و شارەکان بەراسوون دەکەن بۆ خۆی لە ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەیە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا لە زۆربەی کایە جیاجیەکان بە حوکمی ناشەفافێت ئەمە ئەو گومانە دروستەکە کە گەندەڵێکی بێشمار هەیە یای کە ناشەفافێتە بوو لە حکومڕانی کوردیە لە بەروی ناشەفافێت هەیە گەندەڵێکی بێئەندازەیە پێشێلکردنی قانون هەبوو گەندەڵی هەیە دیقەت بە هەرێمی کوردستاندا لە ماوەی ڕابردوودا خولی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی پێشووی ئەنجومەنی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە پاشەکەوتکردنی موچە ئێمە مەسەلەی هیچ دقیقی قانونی نەبوو لەم بەرسەلەیە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆی نییە بڕیار بدا یعنی تۆ بۆت نییە زەریبە زیاکەی حکوومەتی هەرێم زەریبە زیاکە باش زیاکە بۆت نییە بێ دقیقی قانونیە بێ یاسای باج لە پەرلەمانەیە بێمانە هەموار کرێتەوە توانی داوای هەموارکردنەوەی کەی داوای زیاکردنی باسکەی کەمکردنەوەی هەندێ باسکەی ئەم مەسەلەیە هەندێ پرسەیە بڕیاری مدیر عامێک یا وەزیرێک یا سەرۆکی حکوومەت ناتوانێتەوە بکە ئەوانە دەسەڵاتی جێبەجێکردنن ڕاپەڕاندنن نابێ بچیتە جێگەی دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی یاسادانان بڕیار دەرەکە یاسا دەرەکە بۆ مەسلەی بوارە جیاجیەکانی ژیان بۆ مەسلەی شەفافیت بۆ مەسلەی هەموو بوارەکان زۆر باش باسی وەرزشت کرد ینی لە بواری وەرزشە گەندەڵی هەیە یاخود گەندەڵی کراوە لە بواری وەرزشیە پارێکی زۆر سرف کراوە پارێکی بێشمار بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا 2 میلیارد دینار لە بواری وەرزشیە سرف کراوە بۆ تیپە میلیەکان سرف کراوە بۆ یانەکان سرف کراوە بۆ تیپە میلیەکان نزیکەی 170 میلیۆن دینار لە هەولێر و دووەک سرف کراوە 130 لە یانە سلێمانیەکان یانە میلیەکان و دواتر لە ناو یانەکانی ترا بۆوانە سرف کراوە خۆ ئەمانە ئەشیە پارە تۆ ئەگەر بتوێ بواری وەرزشی پەرە پێ بێ پارەی بۆ سرف بکەی یعنی نابێ بە هەوا سرف ناژێن چالاکیەکان بەس کێشەکەی لەم پارەیە کە سرف کریە ئەم پارە سرف کراوە چۆن سرف کراوە پاڵپشتە بە دەقێکی قانونی وەگەر پاڵپشتە بە دەقێکی قانونی ئایا پێویستەکە هەموومانە چاودێری دارایی چێکی بکاتەوە کە چێ کرایە و بۆی بزانین ئەم مەسەلەیە ئەم پرسە بە هەدەردان هەیە یانەکە بە هەدەردان بۆ بێت لایەنی بە هەدەردەر ڕوبەڕووی دادگا بکرێتەوە بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستاندا نزیکی 100 یاریگا هەیە 100 یاریگا بەڵێ ئەم 100 یاریگایە کە هەنەوەمانە تیپە هینەکان یاریگای گەورە داواکەن لەسەر خۆیان تاپۆکرێ ویانی وەرزشی ئەبێ خۆی بژدێنێ بودجێکی ڕەمزی لەلایەن حکوومەتەوەی یانی وەرزشی موڵکی دەوڵەتە یانی وەرزشی ئەبێ دەوڵەت وەزارەتی ڕۆشنبیری بەکرێکی ڕەمزی بیا بکرێ بۆی داهاتێک بچێتەوە سەر خەزیێنەی گشتی
یانە داخراوەکان ئەمانە موڵکی دەوڵەتن موڵکی حکوومەتن نابێ فلان کەس و فیسار کەس داگیری بکات نابێ فلان نادی بە کەیفی خۆی یانە داگیری بکات ئەم مەسەلەی ئەبێ کۆی ئەم یانانە بگەڕێتەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری ئەمە پرسێکە پەیوەندی بە بەڕێوەبەرەتی گشتی وەرزش و لاوان هەیە لە وەزارەتی ڕۆشنبیری باشە بەس ئێستا ڕێکخراو هەیە بەڵام هەوڵێک هەیە بۆی مەسەلە ئەمانە بگەڕێنرێنەوە بۆ حکوومەت ئەمە پرسێکی گرنگەوە من داواکەم بە نامەیەک دواتر لە پەرلەمان لەداهاتوە نامەیەک نووسراوێک ئاڕاستەی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوانەکەم بۆی لەسەر ئەمیانە وەرزشیانە بە داتابمادا تێژمانیان چەنەیە داهاتیان بگەڕێتەوە چەند ئەچێتە سەر خەزێت سەر داهاتی گشتی و سخێری چەنە بێت بەس بۆی کەڕوون بێ هەر بۆ نمونە ڕێکخراوێکی پارتی بۆ نمونە لە هەولێر یاریگاکانی لەسەر خۆی تاپۆکردویان لە سلێمانیش مەسەرەن ڕێکخراوەکانی سەربەیەکێتی یاریگایەوە لەسەر خۆیان تاپۆ کردەوە بەڵێ ئەم مەسەری تاپۆکردنی یاریگاکان ناقانونیە ئەبێ یاریگاکان بگەڕێتەوە ماوەسمەی لە هەردوو شوێنەکەی بەڵێ تێبینی هەیە من لەسەر مەسەلەیە لەگەڵ بەرپرسانی معنی لەم مەسەلەیە قسەم کردووە بە دوواداچوونم بۆ کردووە و ئێمە لە ناو لیژنەی ڕۆشنبیریشا لیژنەیەکی کەمان پێگەناوە بە ناوی لیژنەی وەرزشی لیژنەی وەرزشی من تیانین بەڵام متابعی شەکانیانەکەم سێشوار هاوڕێی پەرلەمانتارن لەسەر ئەم مەسەلەی پرسی وەرزشیش هەڵبەتە هەموو لە ناو لیژنەی ڕۆشنبیری ئەمە لەبەرەوەی ئێمە ئەرکی ڕۆشنبیری و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی وەرزشیشمانەیە ئەم لیژنەیە لیژنێکی فراوانە و لە ناو 11 پەرلەمانتارەکەی ناو لیژنەی ڕۆشنبیریە هەوڵەین مەسەن هەند لیژنەیە 4-5 کەسی بۆ تەرخانکەی بۆی متەفەرق بێ بتوانێت لەسەر بۆ نمونە کێشەیەکی وەرزشیەتە بەردەست من لە فەیسبوک بۆ منێرن یا بە نووسنگی پەرلەمان بۆم داهێنێن یا لە هەولێر یان لەلام ئەم مەسەلەیە کە زانە پەیوەندی وەرزشەیەم بە هاوڕەکانم یا ئەگەر بزانم ئەو متابعی ناکەم نووسکەی لای خۆم بۆی ڕوون بێ لای بینێرە ئەو یاریگەیانە لەسەر بودجەی گشتی دروستکراون و دواتر لەسەر ڕێکخراوی حیزبی تاپۆکراوە بودجەی گشتیە و ئەبێ لەسەر ئەبێ داهاتیوانە خێری بۆ بودجەی گشتی هەبێت ئەبێ ئەوانە بەشێک من لە بەرزکردنەوەی داهاتی گشتی بودجەی گشتی و بەوانە دواتر ژێرخانی وەرزشی پێپەرە پێ بدەی ژێرخانەی جیاجیەکانی بواری وەرزشی و کولتوری پەرە پێ بدەی بە داهاتەکانیان باشە کاتێکی کەم ماوە سەبارەت بە پەرلەمانی کوردستان دەمە هەندێک پرسیار لێ بکەم سپەی وابڕێرە پەرلەمانی کوردستان کۆبێتەوە باز لە هەمواری پەیڕەوی ناوخۆش دەکات هەر لە لیژنەکان لە سوێکم باز دەکە کە لیژنەکان لە 15 لیژنەوە دەکرێن بە 19 لیژنەگەر هەڵە نەبم لیژنەکەیەوەش دەستکاری دەکرێت ینی لیژنەکان زیاکردنەوە نانا بەپێی ئەو هەموارە کە پێشکەشیان کردووە لیژنەی ڕۆشنبیری و خۆی ئەمێنێتەوە لیژنەی ڕۆشنبیری سەرڕای لیژنەی ڕۆشنبیریە وەرزشە و کۆمەلگای مەدەنیە وەکو خۆی ئەمێنێتەوە بەڵام بۆ نمونە لیژنەی مافی مرۆڤ و ژنان ئەبێ بە پەرد ئەبێ بە لیژنەی مافی مرۆڤ ئەبێ بە لیژنەی ژنان واهین و هەندێک لیژنەی کە هەیە مەسەن ئاوەدانکردنەوە و شارەوانی هەندێکەوانە نیە لیژنانی ئەبن بە دوو لیژنە و کۆی ئەوانەی واتە 4 لیژنەی کە زیاد دەکرێت بە پێی پێڕەوی ناوخۆ بێتە 19 لیژنە هەڵبەتە دیسانەوە ئەندامانی پەرلەمان دواتر بەسەر ئەو لیژنانە دابەشەکرێنەوە بە پێی پەیڕە و ئەندامی پەرلەمان بۆی هەیە لانی کەم ئەندامی لیژنەیەک بێ و دوو لیژنەش نابێ زیاتر بێ ئەو کاتە لە ناو لیژنەکانە دابەشەکرێنەوە ئەندامی لیژنە لە نێوان 5 ئەندام 6 ئەندام بۆ 11 ئەندامە بن ئەتوانن و کاتە ڕەنگە ئێستا هەموو لیژنەکە 11 ئەندامن ڕەنگە و کاتە هەندی ئەندامی هەندێک لیژنە لە 7 ئەندام یا 8 ئەندام بێت ئەوە شتێکی ڕۆتینی و ئیداریە پەیوەندی بە مەسەلەی کاروباری دواتر سەپێرەوی ناخۆ قسە دەکەین بەس سەبارەت بۆ پرۆژە یاسانی کە لە لیژنەکەیەوە وەکو لیژنەی ڕۆشنبیری و وەرزش و لاوان هیچ پرۆژه یاساک سەبارەت بە کاری میدیایی و ڕۆشنبیری ئێستا لە لیژنەکەیەوە خوێندنەوەی بۆ دواتر خوێندنەوەی بۆ بکرێت طبعا ئێمە لەسەر لیژنەی ئێمە هەڵبەتە من حەزەکەم بینەران لەوە دڵنیا بکەمەوە و هاونیشتیمانیان مەسەلەی گەڵاڵەکردنی پرۆژە لە ڕێی لیژنەوە کارێکی ئاسان نییە چەندین کۆبوونەوەی بەدوایەکە لە کاتێکدا بەپێی پێڕە و لیژنەکان 2 هەفتە جارێک داهانیشن ئێمە بۆ پرۆژە یاسایە کە ناوی ڕیکلامە ڕیکلامی بازرگانیە نەک 2 هەفتە جارێک لە هەفتەیەکە 12 بۆ 15 سەعات دانیشتوی شەویش کۆبوونەوەمان بۆ کردووە یعنی نییە شەو پەرلەمانتارەکان هاتوون لای من کۆبوونەتەوە لای برادێکی پەرلەمانتار بەس بۆی درێژە بە مەسەلەی دانیشتەکان بێت پرۆژە تا گەڵاڵەیەکی تا دایان ڕێژیتەوە تا ڕێی پسپۆڕانی بۆ وەرەگری سوود لە پرۆژە یاساکانی کە وەرەگری و دواترە بێ وەرشۆپی بۆ بکەی بۆی پسپۆڕانی تر دەوڵەمەندیکەن و لە دوای ئەمانە دیسان گەڵاڵەیەکی تۆ پێشکەشیەکەی ئێمە ئومێدمانە بوو کە یاسای ڕیکلام بتوانین بۆ ئەم خولە بۆ مۆرزی یاسادانان پێشکەشیکەین ئەوە ئەمڕۆکە 15 مانگە
15 مانگە باڵیان نچم ئەم شانزی مانگە ئەم پرۆژەیە ئێمە 14 ڕۆژمان لە بەردەمایە پێشکەشیکەین وەکو لیژنەکە لە کاتێکدا ئێمە پێویستمان بەوەی لەبەرم لیژنەی لێکۆڵینەوەی سەرقالبوونی لیژنەکەمان پێویستمان بۆیە لە 3 ڕۆژی دااتوە کۆبوونەوەیکی کەکەین لەسەر دوای نەمواری و بێ دەستنیشانی ڕۆژێک بکەین بۆ وەرشۆپێک و دو ڕۆژشۆپە ئایا تا کۆتایی مان فریاکەکە فریاکەوتین پێشکەشێکورتی یاسایەکمانە لە ڕێکلام ئێستا دەتانێت پرۆژەیەک پێشکەین لە پرۆژەیەکە بێ بۆ ڕێخستنی کاروباری ڕێکلام بە شێوەیەک مافی بەکاربەری تا پارێزراو بێ مافی بەرەمێنی ڕێکلامی تا پارێزراو بێ مافی دەستگاکانی ڕێکلامی تا پارێزراو بێ بۆ نمونە یەکێ لە نقطەکان کە پێشکەشمان کردووە لەنەوە بۆ نمونە دەستگاکانی ڕاگەیاندن کاتە دەوڵەت ڕێکلامێکەکە ئەبێ فرەسی متەساوی یعنی هەلی یەکسان بدا بە کەناڵەکانی ڕاگەاندن بۆ نمونە کەناڵەکەی ئێوە کەناڵێکی تر حیزبی دەسەڵات بێ یا هیچ لایەنێکیکە بێ ئەبێ بە هەمان ئەندازە یەکسان بێت ئەمە لەبەروی کەناڵی ڕاگەیاندن ئەبێ دەوڵەت بە یەکسانی ئەمە دابش بکات ئەمە یەکێکە لە نقطەکە خاڵەکان زۆر شتیکە هەیە ئێستا دەرفەتیەوە زۆر کەمەوەی پرۆژەیەکە بوو بۆ ئەنجومەنی باڵای ڕاگەاندن دروست بکرێت سەرنجی بەڕێزت لەو بارەیەوە چی بوو؟ ئەزای مەسەلەی ئەنجومەنی باڵای میدیا لە فەڕەنسا ئەنجومەنی باڵای میدیا هەیە من لە لوبنان ئەنجومەنی باڵای میدیا لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی باڵای میدیا ساڵی 2010 کۆبوومەتەوە لەگەڵیان لە لوبنان بووم لە تورکیا هەیە ئەنجومەنی باڵای میدیا دەوری ڕقابەیە بینێ لە لوبنان دەوری ڕقابەیە بینێ لە مصر هەیە لە هەندێک لە وڵاتە عەرەبیەکان هەیە لە ئیمارات هەیە لە فەڕەنسا هەیە ئەنجومەنێکە بۆ ڕێخستن ئێمە ئەنجومەنی باڵای میدیا دروستکەین لە مۆدێلی ئەوەی لوبنانەچێ یا لەوەی ئوردنەچێ یا لەوەی تورکیاچێت یا لەوەی فەڕەنسا تۆ بەکارێکی باشی نازانین لە کوردستانە من بەش بە حاڵی خۆم خۆی ضرورە ئێمە هەموو موسەساتانەمانە بێ بەڵام ترسم هەیە لە ئێستاە ئەنجومەنی باڵای میدیا بێت دەوری ڕقابەیە بینێ و دەوری قۆرخکردنی میدیا بینێ و ئازادی میدیایی ترسم هەیە لەسەرۆی سنووردارکە من ئێستا کاری میدیایی ناکەم بەڵام هاوپیشەکانم هاوڕێکانم و منە بێ بەرگری لە مەسەلەی ئازادی میدیاکەم کۆمەلگای کرا و کۆمەلگای دیموکراس لە ڕێی ئازادی میدیا و فەرهەمەکەیە ئەبێ شەڕی ئەوەکەین ئازادی میدیا بێ ئەنجومەنی باڵای میدیا کاتێک کە من ترسم لێ هەیە و کۆندامێکی لیژنەی ڕۆشنبیری لە پەرلەمان لەوەیە ئەم ئەنجومەنە دواتر دەوریە بێ لە کۆتوبەندکردنی کاری میدیایی لە داخستنی کەناڵی ڕاگەیاندن و دەسەڵاتگەلێکی زۆریە بێ بە پێی یاسا پێی بەخشید بۆیە ئەنجومەنی باڵای میدیا پێم وایە کاتی نیە باشە کەمتر لە 5 قوڵێکێکمان ماوە سەبارەت بە پەیڕەوی ناوخۆ هەندێکیانڵام هەموارکردنەوەی لە بەرژەوەندی حکوومەتە پەیڕەوی ناوخۆ کەم جارە هەموار دەکرێتەوە ئەمە وایە خۆی لە پەیڕەوەیە کە ئێستا کاری پێکرێت لە پەرلەمانە بە پێی یەکێ لە مادەکانی پەیڕەو کە دیسانەوە هەموارەکرێتەوە هەر پرۆژەیەک ئەگەر ڕەهەندی دارایی هەبوو لیژنەیەک پێشکەشی کە ڕەهەندی دارایی بوو بێ بگەڕێتەوە بۆ حکوومەت بۆی بزای حکوومەت دەرەقەتیەت ئێستا بۆ نمونە لە ڕابردووە پرۆژێکمان پێشکەش کرد بۆ گەڕانەوەی پاشەکەوتی موچە یا بۆ ئەوەی کە مەسەلە چی بێ بۆ ئەوەی خوێنکارانی زانکۆ و پەیمانگەکان هاوکاریەکیان بدرێتی دواتر بە مەودای 25 ساڵ قەرزەکانیان لێ وەربگیرێتەوە سایاسیان لێ خۆش بن و یەکەمەکان لە سایە هەفتاکرد کشیان لێ خۆش بن ئەم پرۆژە نەخراوەتە بەرنامەی کارەوە بە پاساوی ئێمە پارەی تێچێت حکوومەت دەبێت بودجێ بۆ تەرخانکە حکوومەت بەس بە تەنیا فریای موچەیەکەوێ بیدا بەپێی پەیڕەو لە 2010 خولی پێشووی پەرلەمان جێگیر کراوە ئەوەی کە ڕەهەندی دارایی بێ بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لەم پەیڕۆژە بە سەراحە دەمەنووسراوە یعنی دەستکاریکردنی دێڕێکە یعنی ئەگەرەوەش نەبێ لە خۆ لە ناو پەیڕەوی بێشوش ئامە جەختی لەسەر کراوەتەوە بە هەمان شێوە بەم شێوەیە بێ حکوومەت ئەم مەسەلەیە بەرزکاتەوەوانی کە ڕەندی دارایانەیە بۆیە من پێم وایە لە ئوردن بۆ نمونە پەرلەمان ناتوانێت پرۆژه یاسا پێشکەشکە حکوومەت پێشکەشیەکە باش ئەو خراپە پێویستەکە پەرلەمان و لیژنەی ڕۆشنبیری لیژنەکانی ناو پەرلەمان ئەمانە پرۆژەکان پێشکەشکن و دواتە قسەیەکەن و حکوومەت تا هەندێک ناچارکن بۆی کە بەڵام باز لە بڕگەیەکی تیژێک کە لەمە دۆ پەرلەمانتار ئازاد بواز لە حیزبەکەی خۆی بێنەوە شەر هەموار دەکرێتەوە بەپێی ئەو پرۆژە پێشنیازکراوی کە پێشکەشیان کردووە مادەی سەودەیە بەڕگەی دوو بەپێی ئەوە کە پێشکەش کراوە طبعا ئەم پرۆژانە پێشکەش کراوە چەندی دەنگێنێ چەند دەنگانێ وایە ئەمە طبعا لە خولی پێشووترا کەم مەسەلەیە کرا هەموو اعترافیان کرد سکرتێری و دەستەی سەرۆکایەتی و سەرۆکی پێشوو هەمووانی پەرلەمان باسییان کەوتیانەوە ئەوە لێدانە لە ئازادی کاری پەرلەمانی و لێدانە لە مەسائلی دەسەڵاتی یاسادانان بۆیە ئەم مەسەلەیە کە غەڵەتێک بۆ بەسەریات تێپەڕیوە هەر لەگەڵ دەستپێکردنەوەی خولە باز لەوەیە کرا کە ئەم مەسەلەیە لەگەڵ هەموارکردنەوەی و مادەی ئێستا مەسەلەن لە مۆدوواگەر ئەمە دەنگ بێنێ پەرلەمانتارێک ئازادین لە دەرەوەی دەتوانێت واز لە حیزبەکەی خۆشی ئەو مادەیە دەنگ بێنێ بەڵە ئەگەر ئەو مادەیە پەسەند بکرێت لە پەرلەمان وەکو چۆن بەشتێکی کە لەوانە ئەو حرمەتە گەڕێتەوە بۆ پەرلەمانتار کە پەرلەمانتاری تر ئازادی کاری پەرلەمانی و کاری
سیاسی لەناو پەرلەمانە بۆ زانم کرێ. باش زۆر بە کورتنی خولک پڕ لە پێ خولی پێ بڵێن لە خولی بارە خەڵک دەیوت پەرلەمانی چینەکە تەنها یاسای سەرۆکایەتی ئەمێر و هەرێم و ئەنجومی پارێزگەکانی هەموار کردەوە نی شتێکتان بۆ خەڵک ئەمجارە توان شتێک بۆ خەڵکن دەوێت لەسەر زۆر ئەوەی کە پەیوەنددارە بە خولی پێش و بێگومان خەڵک حەقیانە و منیش تێبینیم هەیە و بەشێکی زۆر لە هاوڕێ پەرلەمانتارەکانیشم ئەو تێبینیان هەیە بەڕاستی لە خولی پێشووە پەرلەمان وەکو پێویستی شەکای نەکرد ڕاستە بۆ ئەم وەرزە تۆ تەماشاکە لە سبینیەوە پێشەش مادە پرۆژه یاسا خوێنرێتەوە ئەم وەرزە زۆرترین پرۆژه یاسای تێپەڕێنرێ ئەم وەرزە بەڵام ئایا پرۆژه یاساکان چەند بە خێری گشتی ئەشتێتەوە و چەند بە خزمەتکردنی پایەکانی دیموکراسی ئەشتێتەوە و چەند بەرژەوەندی گشتی تێ ئەوەی کە خاڵی جەوهریەکە بێ ئیشی لەسەر پێ مەسەلەی چاکسازیەک بێ خێری گشتی تیابێت و بێ شەفافیت زامن کرێەوە بەرژەوەندی گشتی سپاس بۆ بەڕێز سمەن بورانخانێ ئەندامی پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵمان بوویت. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان بەخێر.